وقتتان وخير. اتفاقات هفتهاي الرابردوو احتیاجی بە تحلیل سیاسی هەبوو بۆ یارانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ کە دووبارە سەبارەت بە ئەوزاع سیاسیە کە چووە بەرۆ اطلاع دقیق و تەفسیر دروستیان بێ. طی هەفتەهای ڕابردوو ڕۆژهای گوزەشتە ئێوە ئاگادار بوون کە دووبارە دەوڵەتی تورکیا دەستی کرد بە عملیات نەمایشی بەرعەلەیها پەکەکە و لە هەمان کاتە هاوزەمان دەوڵەتە ئێران ئیدعای کرد کە لەم عملیاتە شەریکە، بەظاهر نیشانیدا کە نیرووە گۆزێتەوە و بڕێک جێگەی تۆپباران کرد. لە کنارە ئەمە ئێمە شاهید بووین کە حکوومەتە بەشار ئەسەد لە سووریە تەسبیت بوو و دووە لە رووسیا، ئەمریکا، ئێران، تورکیا تەوافقیان کرد کە سەروەریە ڕژیمە ئەسەد و دەوڵەتە مەرکەزیە سووریە بەسەر بست بە بستە خاکە سووریە بە ڕەسمیەت بناسن و نیروەکانیان کێشنە دەرەوە لە خاکە سووریە. ئێمە طی هەفتەهای ڕابردوو شاهد بووین کە ئەنە کەسە چووە سووریە، بەڵام کەس نەیپرسی ئەنە کەسە کامە فشار کێ بردیوە شیمالی سووریە. ئێمە شاهدین دەستگاهای تەلەڤیزیۆنی خەبەرگوزاریەکان پرۆپاگاندایەک ئەکەن بەرامبەر بەم اتفاقاتانەی کە لە منتەقا ئەکەوێ. پس ئێمە تێن ئەم وەزعیەتە تەحلیلەکەین لەبەر خاترەوەی کە یارانە ڕاپەڕین و خەڵکە خۆمان بزانن کە داستانەکە خەریکە کوێ تەعقیبەکە و بۆچی اتفاقاتی لەم دەسە ئەکەوێت، دەلیلی چییە. ئێمە ئەگەر گوریزێک و بە تاریخ بدەین و چاوێکی پیا بخشێنین، دەوڵەتە تورکیا وەختی عەبدوڵڵا ئۆجالانی گرت پێی وابوو کە ڕەهبەرە پەکەکەی گرتەگە و اختیارە پەکەکە وا لە دەسە دەوڵەتە تورکیا و پێی وابوو کە ئەتوانێت پەکەکە بەرعەلەیها وەلی نعمەتە خۆی کە دەوڵەتە ئێرانی بێت بەکاری بوات. یا خودە ئاغایە عەبدوڵڵا ئۆجالان شەخصێک کارێک کاربەدەستێکە ئێرادەیەکی لە خۆی هەست و ئیستا و ئەتوانێت لە کارتە ئاغایە عەبدوڵڵا ئۆجالان ئستیفادە بکە و بتوانێت ئەهرۆمە فشارێ بە پەکەکە لەسەر ئێران دروست بکە. دەوڵەتی تورکیا حتا ساڵە 1991 سەبارەت بە ئەوزاع منتەقەوە خاوەڕەمیانە بێئتلاع بوو. تورکەکان لە نزەرە سیاسەتە خارجی لە حەوزەیە منتەقەی چواردەوری خۆیانە بە شدەت ئینسانهایەکی نادان، جاهل و بێ بەرنامە و استراتژین. بە تایبەتی دەوڵەتە تورکیا کەوتکەسە داوە گەورەیەک بە ناوە کوردۆفۆبیا. داستانە کوردۆفۆبیای دەوڵەتە تورکیا وای بە دەوڵەتە تورکیا کردەگە کە نەتوانێ هیچ تەحەڕوکێکی بێت و هیچ دەخاڵەتێکی مؤثر و تەئسیر گوزاری لە منتەقەکە بێت. وسولەن دەوڵەتە تورکیا وەسە گاوبازی پەڕۆیە سووری بۆ بلەقێنە و شاخی لێدا. ئەمە حکایەتە دەوڵەتە تورکیاس. دەوڵەتە تورکیا نا منافقی ئەزانێت، نا فتنە ئەزانێت، نە دروستکردنە ئاشوب ئەزانێت، نە یارگیری و دروستکردنە نیروهای ئیدئۆلۆژیک لە ڕاستایە جێبەجێکردنە نیاتە خۆی ئەزانێت. مشتێ بازرگانە قەبارە بچووک
لە ئەنکەرا و ئستانبول پاڵیان داگەسۆ وەکو گای گاوبازی فقط شاخ ئەوەشێنن و ئوسولاً لە علمە سیاست حیچی حاڵی نەبووگن و بەڕاحەتی تەوەسوتە ئەمریکا تەوەسوتە فەرزەندە خەلەفی دەوڵەتە کۆرپۆرەیشنە ئانووسیە ئێرانی بازی ئەدرێت دەوڵەتە تورکیا دەوڵەتە تورکیا هەروە کە ئەم تەوەهمەی یاڵەتە متحدەی ئەمریکا و ئێران پێداگا کە نفوزی لە ناوە پێکاکا هەست و پێکاکا هاوکارە ئەوە لە تەسبیتە سوڵتەیە دەوڵەتە تورکیا بەرخاکە کوردەوار و لە کۆشدانە ملیۆنها ئینسانە کوردی لە لادەکان ئەم کوردەوارە بەرە و گۆشەی شارە ئوردوگاییەکانە تورکیا نابودیە کوردیەت وە گەشەپێدانە عەلەویەت دوچارە ئەم تەوەهمە بوو کە لەم کارتە بۆ دەمکوتکردنە بەرنامەکان و نەیاران و مخالفینە خۆی ئەتوانێ ئستفادە بکە و لە هەمان کاتدا مەسئلەیە کورد و مەسئلەیە سەرزەمینە کوردەوار بە پەکەکە پاک بکاتەوە ئەمە دەوڵەتە ئێرانی و دروستکردنە قەبارەیەک بەناوە پەکەکە تماشا بکەن ئێمە لە بەحسە دەوڵەتەکانە وتمان کەسانێک کە لە ناوی جامعەیەکە زندگیەکەن و کار ئەکەن و ئەو حقوقەی کە ئەیگرن بە پوڵە کاغەزیە یا بە سوورەتە ڕەقەمە لە ناوە بانکەکانە ئەو ئیعتبارە قەرزەی کە ئەیگرن لە شرکەتهای ماڵی ئەیگرن ئەو وەسایلانەی کە ئەیسێنن بە قەرز لە پشتە ئیعتبارە شرکەتهای ماڵیە ساحبانە ئەم مردمە دەوڵەتەکان نین بەڵکو کۆرپۆرێشنەکان بانکەکان و کۆمپانیە ماڵیەکانن پێکاکا و ئەمساڵە پێکاکا ئەپۆ حیچکارەس ئەو مەجموعە ئینسانەی کە دەوریەک جەم بووگنۆ بە زەمین و بە پوڵ و بە ئەسلحە و بە مهمات و بە ئیتلاعات و بە لۆجستیکە ئەربابە گەورەوانە ئەوێ و ئەربابە گەورەس کە مۆهرەکان ئەچنێ هەڵی ئەگرێت دایە ئەنێوە بازیەکە ئیدامە ئەدا تۆ بۆ هێنانەوەی کلاشینکۆفێک بۆ قەندیل ناتوانی سنوورە ئێران و تورکیا و عێراق و سووریە ببڕی و بیگەینی تە قەندیل ئەگەر ئێرادەی دەوڵەتە ئێرانی و یاڵەتە متحدەی ئەمریکای پێنەوێت دەوڵەتە تورکیا بە عنوانە نیروی پەنجۆمە هەفتۆمە ناتۆ کە خۆی ئیدعاکە هەفتۆمین ئەرتەش جیهان یا نۆهەمین ئەرتەشە جیهان گەورەترین نیروی ناتۆ دوای یاڵەتە متحدەی ئەمریکا ئەم گای شاخوەشێنە ئەگەر ئێرادەی سەربازی بکردایە پاککردنەوەیە 500-600 گریلا 1000 گریلا بەو شاخانە کارێکی نەبوو دەوڵەت تورکیا وەختی خۆی لە دەرسیمە چەکە شیمیایی بەکاربرد و کەس کاری پێوە نەبوو فرە فشاری بۆ بەهاتایە فرە خەساری سەنگینی لەم پێکاکە بدیایە بە داستانە گازە شیمیایی کۆیە کردەوە یعنی ئیتر ئێوە ئەو پەڕی قارەمانێتی و شوجاعەت و دلێری و چوزانم تەکاوەری بدەن بەم نیروانە کۆکردنەوەی 1000 ڕەفەر لەو قەندیلە بۆ نۆهەمین ئەرتەشە جەهان کە مەوڕەدە ئیدعای خۆیان و جەهانە کارێکی نەبوو بەڵام بۆ تورکیا ئەم بازیە موش و گوربەتەکە پێکاکاکە مۆهرای سوختە ئەکوژیت هەرزگاهێ ئەدا لە کەسانێک کە دەردە سەرن فکرەکاوە لیستیان پێداگەوە ئەیان کوژێت بۆ هاوکات تۆکە تورکیا دەوڵەتە ئێرانی نیرووە گوزێتەوە بەرەو سروورەکانە مەریوان و پێنجوێن و
درێژاییە و سنوورانە لەگەلە حەلیمە کوردستانە و شروع ئەکا بە تۆپبارانکردن. بێرێت یەکێ ئامارە کوشتنە چۆلەکەیە بەدەستە تۆپبارانە جمهوری ئیسلامی برن، چه بڕسێ بە نیروی دموکرات، چه بڕسێ بە نیروی کۆمەڵە یا پێژاک وە پەکەکە. دەوڵەتی تورکیا فکریە کرد کە پەکەکە هەڵگەڕێنێتەوە بەرەو دەوڵەتە ئێران، دەرەنجامەکەی ئەبێ بە خوروجێ بەناو پێژاک. و دەوڵەت ئێرانیش بە تەحمل و ئەم سناریۆی ئیجرا کرد بە دەوڵەتی تورکیا. مقدارەتی و تەقە دەرکردن و ئیدێەوە کوشتان و چەند ئەمەلیاتە نظامی کردن و فیلمە سپای پاسداران لە کۆبوونەوەی ئورومێ تێتە دەر و ئەمانە قەحرەمان و پشتێک وارو لێ ئەدەن و کەس ناتوانێت کۆنتڕۆڵیان کات و کەس چارە مێزە ناکا. دروستکردنە سەناریۆهایەک وەکو داستانە شیرین عەلەم هولیۆ و فەرزادە کەمانگەر و ئەمانە قەبارەی دابەم ئاغایە پێژاکە. و تورکیا فکری کرد کە ئەم پێژاکە بەلئەخەرە ئەو دەردەی کە خۆی تووشی بووگە ئیستەتوانی گێسی بەرەو ئێران سەرازێریکە. ساڵیانە بعد دەرکەوت کە نیرۆی پێژاک پارێزەرە سنوورەکانە کۆرپۆرێشنە ئێرانیە بۆ خاتری ئەوەی هیچ دەنگێکی مخالفی لێبەرزەوە نەوێتەوە، هیچ تێک نەوێت کە لە کۆنتڕۆڵە دەوڵەتە ئێرانیە نەوێت. تەواوە سنوور و شاخ و داخ و بەرد و بنبەرد ئەوەی کە بە خودت دەوڵەت مستەقیمن کۆنتڕۆڵ ناکرێ بە پێژاک کۆنتڕۆڵ ئەکرێ. بەرەیە فعالیەتە مەدەنی تەحتە ناوە پێژاک و تەحتە ناوە پەکەکە زیاتر ئەوێ. وەمە کارانێک بوو کە دەوڵەتە ئێرانی تەحتە لەوایە مبارزە تەکە پێژاکە. هەرزگاهێک تەئاتری ئەکا و نەمایشی ئەکا و دەری تێرێت و کەسێکیان بۆ ئەگرێت و کەسێکیان بۆ ئێعدام ئەکات و هەمان کارێکە بۆ کۆمەڵە و دموکراتیەکە. پس دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی بە غایەت ئەحمەق، دەوڵەتێکە کە نەقشی کۆنتڕۆڵکردنە ئیسلامە تەسەنونە بە شێوەیەکی سەخیف و لە کنارە ئەمە ڕۆڵە ئەسڵیە داستانەکە دەوڵەتە یەهودیە ئێرانیە کە خەریکە بازیەکە گێڕی. ئەزا دەوڵەتە ئێرانی لە چوارچێوەیە فعالیەتهای مشتەرەکە سێ دەوڵەتە ئێران، تورکیا، عێراق زەمانە سەدام حوسێن کە تەوافقیان کردبوو لەسەر مەسئلەی کورد بۆ خاتری ئەوەی کە بتوانێت ئیمتیازاتە گەورە دەوڵەتە تورکیا بگرێت. ئەم تەئاتر و نەمایشانە تەکە دەوڵەتە تورکیاکە. نیرو تێرێت و نیرو ئەگۆزێت و مهرەی سوختە ئەخاتە باوەشە دەوڵەتە تورکیا کە بتوانێت لە قەلبە ئیستانبوڵە مخالەفینە خۆی بکوژێت، تەرۆریەکە بیان ڕفێنێتەوە. دەوڵەتە تورکیا هەر مهرەیەکە ئەم گەرەکیسی بنەوێت لە کلکی لە ئیستانبوڵە بگرێت و تەحویلە ئێرانی بداتەوە. دەوڵەتە تورکیا ئوسوولەن پارویە بچووک ئەخوات و نەهەنگی تەحویلە ئێرانەداتەوە. و لەم بازیە دائیمەن وا باختی گێسی و ئەسڵن ئاگای لێ نییە کە چه اتفاقی قرارە لە منتەقە بەرعەلەیهە تورکیا بکەوێت و قرارە چی بکرێت. و لەم بازیە کێ خەریکە؟ بازیگەری و ڕەندیە خۆیەکە. بۆ یەکێکتان لە خۆتان سوال ناکات کوشتەیە بمبارانە تۆپبارانە دەوڵەتە ئێرانی و هەواپەیمایە بێفڕۆکەوان فڕۆکەیە بێفڕۆکەوان چەند نەفرە؟ نا ئەسڵەن نەفەر ئینسانی مهم نییە، چەند یەکانە بەرازی کوشتگە، چەندانە بزنی کوشتگە. ئەم تۆپبارانەی دەوڵەتە ئێران، ئەم تۆپبارانەی دەوڵەتە ئێران بۆ کێ کریا؟ بۆچی کریا وەختی هیچ سەمەرەیەکی نەبوو؟ نەک پێژاک و پێکاکە،
تەنانەت کۆمەڵەیەک و دیموکراتیکیشی نەکوشت. بەڵام ئەم ناو شۆهرەت و دۆمان و قرم و قاڵە لەسرە چەبوو. کاورای ڕۆژنامەنەگارە مستەقل ئاغای عەلی جوانمەردیان ئەوردەم تەلەڤیزیۆنانە و مکەبرایانەدا بەردەسی و بڵەنگویانەدا بەردەسی و تریبوون لە بەردەسیا و هاوار کاکاکە بۆ نەناوی تورکیە تێرن. ئەی بۆ ناوی ئێران نایرن؟ ئەی بۆ ناژن ئێران چ کارەز؟ لە کاتێکە ئێران کەس سوعالی نەکرد لە ئاغای عەلی جوانمەردی ئێران مشەخەسەن لەم ئەمەلیاتە چەند نەفەری کوشتگە، کێ کوشتگە، چەند کیلومتر واردە خاکە حەلیمە کوردستان بووگە، چەند میزان تەجهیزاتی گواستگەسەوە، چەند میزان ئەسیری گرتگە، چه حەجمێ لە ئاگری باراندگە بەسەریانە. کەسم سوعالی نەکرد. ئێستا عەلی جوانمەردیم قسە بۆ ئەکا بۆ خاتری ئەوەی کە تەسبیتی بکات و بە دەوڵەتی تورکیە نیشان بدات کە ئێران لە چوارچێوەی هاوکاریەتەکە دەوڵەتی تورکیە خەریکە کار دەکات. بابێنەوە سەرە داستانە ئەنە کەسە. ئەم ئەحزابی منتەسەبە بە کوردە کە لە لایانی دەستگاهای ئەمنیەتی کۆرپۆرێشنەکانە مەنتەقە و سیستەمی یەهود دانریاگن وەکو بنەماڵەی بارزانی، وەکو بنەماڵەی تاڵەبانی، یەکێتیە نیشتمانی و پارتی لە دەورێکی تەسەلسولی خیانەتە لە توولە حەیاتە دروستبوونیانە. یەک حرەکەتە مەردانە و کوردانە لەمانە ناوێنی، یعنی تۆ ناوێنی لە وجودە ئەم ئینسانانە یەک دەفعە لەم زندگیە ناگەهان لە دەستیان دەرچێ 20 ڕۆژ پیابوون، 20 ڕۆژ کوردون، دەیەک جەریانە دەفعەیەک سابتی بکەن مەردن. وەختێ جەریانە انقلاب سووریا توسط دولت ئەمریکا بەچی کۆرپۆرێشنە ئێرانیە جوولەکەی ئانوسی لە شیمالی سووریا توسط بەرادەرانە عەلەویە پەکەکە لەبین چوو و بەشار ئەسەد لە خاکە سووریا تەسبیت بوو و ئینقلابیونە سووریا قەلع و خەم کریان. 8 ملیۆن سووری ئاوارە بوو و 1,800,000 کرمانج سنی دەرکریا بە عنوانە مخالفە ئەسەد دەرکریا و هاتە دەرەوەی وڵات و بڕێکیان پەراکەندە بوون بە ئوردن و بە حەلیمە کوردستان و بە تورکیا و لێودوا وڵاتانە ئەوروپایی. کەس سوعال لەمانە ناکا کێ ئەنە کەسەی بردۆ؟ بەشار ئەسەد کەس شەڕیتەکان ناکە، نیرویەک نەماگە کە ئەنە کەسە بچێ لە بەرامبەریا بوێسی. بۆ ئەنە کەسە چوو؟ کێ هەناردیوە؟ ئاغای مەسعود بارزانی و بنەماڵەی بارزانی و پارتی بە فەرمانە ئەربابە گەورە ئەم نیروانە مەشیایە بۆ تەسبیتە زیاترە قدرەتە ئەسەد تەسلیمی بڕۆنۆ تا حەلبوون لە بەدەنێ پەکەکە و لە بەدەنێ استخبارات سووری و ئەرتەش سووری و لەذا بە ئێرادەیە ئەوان چوونۆ و بارزانی دەری کردن. هەر بەم ڕاحەتیە لەنا کەستان ئێوە خۆتان سوعالتان نەکرد بۆچی ئەم بەرادەرانی ئەنە کەسە وەختی ئەمانە شەڕەت داعەشیان ئەکرد نەچوونۆ بەری کوبانی بگرن، مەگەر گۆرانیان نەوت کوبانی ئیرۆ غەمینە
ئێسرێ چاوان دبارینە ئای کوبانی ئەی ئەنە کەسە بەو تەجهیزات و جلەقەی زد و گلولە و چەکە ئەمریکی و ئەو بۆ نەچوو بۆ کارێکیان نەکرد بۆ ئیستە چووە بۆ ئیستەکەی تر گەردەن کەشێک نەماگە و ئەمانی شەڕە بەشار ئەسەد ناکەن ڕاستی ئیستە کەس نەماگە و فقەت ماگەسۆ و بابا بەشار ئەسەد ئەمانە چیەکەن سوعالەکە بۆ وانەسەوە کوردبازن شیفتەیە پەکەکە و گریلاو قژە پڕچ گرنجەکانە پەکەکەن پەکەکە ئیسە چیەکە ئیستە تەمامە تەجهیزاتە ئامریکاییە وا ملیۆنها دولاری لە مانگا پێیان ئەدا و ئەسلحەیان پێدا بەرعەلەیه بوچەر بەشار ئەسەد بەکارەوە ئیستە دەمشقی داگەسە بەرە تۆپ بەشار ئەسەد نە نیروی هەوایی ماگە نە ئەرتشێکی ئەوتۆی ماگە نە تانکێکی هێز نە دەبابەی هەست 10 ساڵ شەڕە داخڵی کردبە لەمە زەعیفتر و تێ هەڵدریاکتر و خوێڕیتر نیرو پەیاناوێ چییە کام نیرویە نظامیە ئاموزشتی دەیە ئەمریکاییە ئەم گشتە کەنیشکە پرچۆڕە داعش کوژە داعشکێنە وا داعش دوو وڵاتی گرت و ئەمانە وە قەناسە 200 300 ئەدوریە قەیەکتری کوبانیان نجات دابوون و قەهرەمانانی جیهان سە چیەکەن دەمشق ئازادەکەن ئەچن دەمشق بگرن چۆن ئەمانە شەڕە داعشیان پێگریا پایتەختە خلافەتە ئیسلامیان گرت پایتەختە خلافەتە عەلەوی ناتوانن بگرن بۆ ناتوانن بگرن مەگە داعش ڕەشترین هێزە دنیا نەبوو مەگە داعش هەر ئەوە نەبوو دوودانە کلی کێشا و ئەلولوی کێشا مووسڵ تەسلیم بوو حتا ئەلئەمبار هات فەلوجە تەسلیم بوو تا دەروازەکانە بەغا چوو تکریتی گرت مەگەر ئەمە داعش نەبوو مەگەر ئەمانە ڕقەیان نەگرت پایتەختە خلافەتی ئیسلامیان نەگرت مەگەر داعش سەری ناوەڕی وە دەرە بوشکە سەری ئەوڕی دێ ئیستا ئەمانە چی ئەکەن ئەچن دەمشق ئەگرن ئەچن بوچەر بەشار ئەسەد ئەگرن قەساب بەشار ئەسەد کەسێک کە زیاتر لە 1 ملیۆن ئینسانە سەرزەمینە خۆی قەتڵ و عام کرد 8 ملیۆن ئینسانی ئاوارە کرد 1 ملیۆن و 800 هەزار نەفەر کورمەنج سونی ئاوارە بوو ئیستە چی ئەکەن 4 ساڵە پێش 5 ساڵە پێش بەشار ئەسەد لە ئەوجێ زەعفە خۆی لە ئەوجێ ئەوەی کە ئەترسیا و گەرەکی و لەسەر دەسەڵات بمێنێ قانونە ئەساسیە جەدیدی بوو سووریا هەڵبژات لەو زەمانە زیاتر ئیمتیاز ناتوانی بگیرێت و بدرێت بێن بزانم لە ناوە و قانونە ئەساسیە فێدراڵی دەرهات کەس و کۆمۆناڵ دەرات کەس و چی دەرات کەس و شمال الحەبیب سووریە چی دەرات کەس و ئاغایان ئەستەخباراتیە عەلەوی بازوانە سەپاهە قودسە پاسداران ئێستا ئەڕۆنۆ ژێرە ڕکەیفە ئەربابە گەورە دە ئەم گشتە چیقەتانە بەناوە کورد بۆ کرد بۆ 1 ملیۆن و 800 کوردتان لەم سەرزەمینە کوردەوارە ئاوارە کرد حد ئەقل ئەگەر دەوڵەتە ئەحمەقە تورکیە بیفەهمیایە کوردەکە فقط 1 عنسری بەرعەلەیه ئەو بوو کورد بوو دەخۆ ئەم دەفعە عەرەب عەلەویە یەهوودی هاوریاگەسە ئەوێ دانریاگە
ئێستا ئەفەهمن وەختێ تورکیایان بردە ناو داوە عەفرین چه ئەتفاقێک ئافت تەحریکیان کرد پەڕۆی سووریان بۆ گرت تورکیە وەکو گای مەتەدۆر شاخی ئەدا لەم پەڕۆ سوورە عەفرینیان لە ماوەی چەند ڕۆژە بۆ چۆڵ کرد چۆڵ تەحویلیاندا خاکیان چۆڵ تەحویلیدا کەس نەیوت ئەم جەمعیەتە عەفرینە چی بێت لە تاریخیشە چۆڵکردنە عەفرین کەوتە ملە تورکیە کێ ئێستا قەرارە دوای خروجە نیروهای تورکیە بڕوا لە عەفرینێ ڕوو نیشێتن کێ ڕوودن نیشێتن کورمانجێمە کوردێمە کوان کوردێمە کێ بوون کوان لیستەکانیان سەرشماریەکانیان کوان تۆ ئەم سەرزەمینە ئێمە وەختی کریا قەومی ئیتنیکی ئێعترافتان کرد لەم سووریە 3 ملیۆن کورد هەست 1,200,000 ئاوارە کرد دەرتان کرد فڕتان دا دەرەوە 1,200,000 ئەویشتان جێبەجێ کرد پێژنجی گۆڕکی ئێوە پێژنجی گۆڕکی ئەم جێگۆڕکی کە کردتان سوحا حاکمیەت بەشار ئەسەد لە تەرەف جامعەی جیهانی تەسبیتە حاکمە وڵاتە خۆیسی سنت بە سنتی هێنی خۆیسی چی ئەکەن شەڕەکەن من ئەم سوالەکە ئەکەم شەڕەکە من ئەزانم ئێوە چکارن من ئەزانم ئێوە کێ تەقزیە کردن کێ گەورەی کردن قەرارە چی بکەن من ئەمە ئێژم بۆ ئەوانەی کە سەمپاتە ئێوەن ئینسانە سادەیە کە خەڵەتیاگە تماشای قیافەی تو کورمانجی قسەکردن و دەمە قۆپانەکەی پێت و چیقە بەناوە حەپۆ حەپەت و کاورا سوور ئەزانێت و یەک دەفعە نەهاتکی بێژیت کوردەوار چه شەکڵیە کوردکێس و تۆ بۆ تەکە دوژمنانە ئەم کوردە بووگی بە ئامرە دەسییان وەێ خۆ کەنچەکانە وێنێت و حەزی پێکا چون خۆی تەحقیر بووگە فکرەکە تۆ نیرویەکی بەرخاستە لە ئێرادەی کوردیت چی ئەکەن ئیستە ئەڕۆن و سەر پۆستەکەتان سەر پۆستای استخباراتی و سەربازیە دەوڵەتە ئەسەد دێ ئەم کوڕی مەردمتانە بۆ داوە کوشت ئەم کەنیشکی مەردمتانە بۆ داوە کوشت یعنی ئێوە فکرەکەنم کڵاو بەرداریە مستحقی مجازات نییە کە ئێوە لە مەردمە کورد کردتان ئێوە مستحقی ئەوە نییەن دانەدانەتان بکوژرین کێ جواوە نابودیە کوردەوارە داگیر کراوە لەلایەن کۆرپۆریشنە سووریەدا کێ ئەیدا کێ مەسئولیسی کێ ئەیدا کێ مەسئولە ئەم گۆڕینە دەمۆگرافی و پاکردنەوەی ناسنامە و شناسە سەرزەمینی و هۆڤیەتیە ئەم خاکەسە کێ مەسئولێتی ئێمە یا ئێوە بۆ کەسێک لە ئێوە سوال ناکە بۆ گشتی سکوتی کردگە خۆ ئێوە تەپڵە قارەمانیەتیتان دەوڵەتە ئێرانی و یاڵەتە متحدەی ئەمریکا وا فوی تێکرد بوو وا زل بوو بوون وا بەرەی تەبلیغیان پێتان دابوو فیلم و گۆرانی چیقە ئەتساباتە ناوە خیابان تەزاهوراتە ناوە خیابان هەناردنە خوارەوەی چەک لە ئاسمان گونیر و هێزە مستەشار تەبلیغاتان گوێی فەڵەکی کەڕ کردو بۆ ئیستە گۆشێ لەو تەبلیغاتە نیشان نادا ئێوە خەریکە چین جەماعەتە توخمە عەلەوی بازوەکانە سپاهە قوت
سەپاه قودس پاسدارانە دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی نۆکەر سەفەتانە دەرگاهە ئەرباب ئاوس کریاگانە ژێر قاچە ئەربابی یەهودی فاحشەگانە لەش فرۆشە ژێر قاچە یەهودە جەهانی ئێوە بۆ ئیمڕۆ دەمتان نایەتە گۆ قسە بکەن دەوڵەتە جوولەکەی خەزەریە تورکی لەگەڵ دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی قەرار بوو ئەم سەرزەمینە کوردەوارە نابودکەن مشتی تورکە بێ هۆڤیەتە یەهود ساختە ئەمر پێیان مشتەبەه بووگە عەدەدێکن شتێکن وا تەنیا نەقشێکە هەسیان جەهانە تەسەنن تەحتە تاریخ جەعلیە خلافەتە عوسمانیان منحەرفکەن و ئیدارەیکەن و نابودیکەن جا بێسنە دوای فیلمەکەی دەرگیریە تەکە تورکیە ئای تورکیە تۆ فرە خۆدووە بەچە زرنگ و توخمە کاسب ئەزانی بێسەوە دیارە فیلمەکانەوە بۆت هەواکەن بێسەوە دیار و نەپەپەکە فەقەت نەکووت بازیە پەکەکە بێسەوە دیارە قیامە ئەلەویانە ئەستانبوڵە بێسەوە دیارە ڕژیمە ئەلەویە سووریە و ئەلەویانە مەرزنشینە سووریەت بێسەوە دیارە قیامە ئەلەویانە ناوە شارەکانە زەرفە 10 ساڵە ئایەندە وا چۆکە پێدا بدەن وا گەلە کۆمە لێ بکەن سەرچاوەی تەمامە ئاوەکانە منتەقە تەقدیمە دەوڵەت و کۆرپۆرێشنە جوولەکەی ئانوسیە ئێرانی و سوڵتان مشتەبای خامنەی بکەین تا بفەهمی ئێران دەوڵەتە یەهودە تو کارمەندێکی دوونپایەی پڕڕووی کە ڕوود زیاد بوو باوەڕت کرد عەدەدێکی وەکو گای ماتادۆر هەر شاخ وەشان بێ عەقڵە جاهل وا کوردۆفۆبیا خنکاندەتی کوردۆفۆبیا وەلێ دەوڵەتە ئێرانی وا تەجاوزی بە کورد کرد وا ئەم کوردیەتیە لە بین برد وا ئەم ڕۆحە ئینسانە کوردیە داگیر کرد و وا تەمامە ئەم فەرهەنگە مسادرە بە مەتڵوب کرد و بردیە ئاسینە جوولەکە و لە مشتە عەلی بن ئەبی تالب و ئیمام جەعفەر بن سادق کردیە ناوە یارستان و بردیە ناوە شیعە و غولات و هاوردیە ناوە شەبەک و بەکتاشی و قزلباشی و ئەلەویانە سووریە وا تەنیاگی تۆ بنیانە هەڵەتەکێنن و ئەمما ئەو قەومە ئیتنیکی کوردیەی وا فکر ئەکا تەواو و وجودی پڕە لە دەمە قۆپان وا فکر ئەکا ئەیواتۆ ئەو ماجەرا وا بەسەرە شیمالە تورکیە سووریە هات بەسەر دانەدانەتان تێت حەتایە نۆکەر و نۆکەرزادە ئەقیم زادە خاجە حەرەمەکانی جوولەکە ئەمێنێنەوە لە بەرچاوی خۆتانە لە سەرزەمینی خۆتانە بە نۆکەر و خاجە حەرەمی کوردی کوڕمانج سۆران تەجاوزە پێەکەن و ئەوە نەهیج لە ئاوسەکەن بێسە ئێوە ئەم بازیتانە ئەسڵەن جدی نەگرتگە ئێوە کاورا لە حەلیمە کوردستانە زاتی نییە بێتە دەروبێژی ئەم گشتە فەسادە یعنێکی تفەنگی جووا لە ماڵەکەیە ئەسڵحەیشی هەز زاتی نییە بێتە دەرو دفاعکا لە خۆی لە پارتی و یەکێتی و حکوومەتە عێراقی بەڵام بۆ هێرشە حکوومەتە تورکیە مشتێ نادروست گشتی ڕژێتە ناوە خیابان
گشتیان حکوومەتە تورکیان پێ داگیرکەرە، بەڵام نۆکەر باوکیشیان نۆکەرە دەوڵەتە عێراقی و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە سووریە. ئەسڵەن ئەمانە دروست بووگن بۆ ئەنبەری، بۆ خاجە حەرەمیە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووریە. فکرەکە ئەمانە هەروە دەرئەسەرە ئەقڵە ئەم مەردمە گەیگە. ئەم مەردمە نیشتمان پەروەرە، یعنی کەیلوەتەنە، یعنی پەتریۆتیزمە، زانێ یعنی چی؟ ئەوەی واتێتە دەروێژە هێز داگیرکەرە تورکیە لە شیلاتزێ. دەی کاورێ قارەمان تۆ بۆ لە کەرکووکە دیار نییەی؟ بۆ دیار نییەی؟ بۆ لە خانەقەینا دیار نییەی تۆ کاورای تەجاوز پێکریاک؟ چۆن ئەو هێزە داگیرکەرە دەوڵەتە ئێرانی هێزە داگیرکەر نییە؟ چۆن ئەو هێزە داگیرکەرە دەوڵەتە عێراقی هێزە داگیرکەر نییە؟ تۆ کێفێتی داگی؟ تۆ نۆکەرە کێی پدەر سوختە؟ تۆ بوو بە ماسکە کورد ئێمە ئەخڵەتێنی؟ بۆ لباسە کورد ئەەکەیتە بەرد؟ ئەم کورد بازیە گەرەکی ئێمە بواتە کوێ؟ کامە ئەقڵە سەلیم، کامە ئەقڵ، کامە وجدان، کامە کرامەت بە ئێوە ئەژێ کاورا لە شیلاتزێ تانکە تورکی ئەسووتێنێ؟ وەلی جورئەتی نییە بەردێ بگرێتە قونسوڵە ئێران، جورئەتی نییە بەردێکی تێ بگرێ، جورئەتی نییە پەرچەمی جمهوری ئیسلامی بسووتێنێ. تۆ چۆن باوەڕ ئەەکەی ئەمە داگیرکەر ستیزە؟ چۆن باوەڕ ئەەکەی ئەم کاورا کوردیەت سەری ئەوێتەوە، کوردەوا سەری ئەوێتەوە، کەیلەوەتەن بوون، پەیتریۆتیزم سەری ئەوێتەوە؟ چۆن تۆ ئەمە باوەڕ ئەەکەی؟ چۆن تۆ حەساوی ئەەکەی؟ چۆن بە کلک ئەی بژێری، بە ماشین هەساو حەساویەکەی، چۆت کە ئەخەی، کیر ئەدەیتە قەیدیوار؟ تۆ چۆن چ پرۆسەسی لە مەغزتە ئتفاقەکەوێ ئاغای فاسد؟ تۆ بەم نەتیجە ئەگەی ئەمانە قارەمانە لە شیلاتزێ؟ چه اتفاقێکە کەفێ؟ تۆ ئەسڵن فکریش ئەەکەی تۆ لە زندگیتە، فکریشی هەز بیکەیتۆ. تۆ حەقت هەز دەوڵەت دوژمن تەجاوزە پێ بکە، حەقت هەز دوژمن ڕات ماڵێ بتۆپێنێ بەکارت بۆ، چون تۆ فکر ناکەیتۆ، چون تۆ مەسئولیت ناگریتە ئۆهدە، چون تۆ کەواسوورە بەرە لەشکەری، چون تۆ خاجە مەحرەمە حەرەم سەرای ئەختە کریاگی. چۆن لە خۆت سوال ناکەی؟ چۆن دەوڵەتە ئێرانی پەلامارە پەژاک و پەکەکە و کۆمەڵە و دموکرات ئەدا چۆلەکەیە ناکوژێت؟ چۆن پەلاماری داگە؟ ئەم تۆپانە بۆ ئەگرنە ئەم شاخ و داخە؟ ئەم نەمایشە بۆ ئەکرێت؟ ئەم شێعە بازی و عەلەوی بازی و زەردەشتی بازی و بەکتاشی بازی و ئیزەدی بازیە بۆ ئەکەن؟ بۆ ئەیکەن ئێوە؟ چی دەستان ئەگرێ؟ سێکس دەستان ئەگرێ؟ تۆ لەبەرە چاوت کەرکووک وازحترین شتێکێکە ئێمە توانی مثالی بۆ بێرین. تۆ لەبەرە چاوت دوو پیاگەتیانەوە بڕوا لەو کەرکووکە بێژی ئێمە سەرزەمینە، ئێمە یەک نیرویە شیعەی سەپاح و قوتس ناڵێ بێتە ناوی. ئیسە چۆن تۆ بە زەردشتی بوون سابتی ئەەکەی کوردی و ئەمە کوردیت باعیس بووگە تۆ بچی بە شوێنە زەردشتی گەریە، شیعە گەریە؟ چۆن من ئەمە لە تۆ بسێنم باوەڕیکەم؟ یا تۆ مەئەموری تۆ دانێ تەجاوز پێکریاگەم مەئەموری ئەم کارە بکەی؟ ئێوە گەلە کۆمەتان لە خۆتان و لەم سەرزەمینە و لە ئێمە کردگەم. هەر ئەو جۆرەی دەوڵەتە ئەحمەقە تورکیە وەسەگای ماتادۆر هەر سەرەوە شوێنێ پەڕۆی سوورێکی بۆ ئەگری و نافەهمێ کێ خەریکەی کاتە پاچەی، فکرەکە دەوڵەتە ئێرانی دوژمنە ئەمریکاس و فکر ناکە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودە
و فکر ناکە ئەو مەوجودێتی پەیا کردگە کە سنی بۆ نابود بکەن و تاریخ مەسرەفی وا لەو حەددا ئەو حیچ کارەز و خەزەریەکی تێ هەڵدریاگی وەحشی حیچ کارەز ئەو دەوڵەتە ئەسڵی کوڕەکانە ئیبراهیم جوولەکەی ئێرانیە تۆ حاڵیدە تۆ ئەمە ئەفەهمی تێتە دەسم تۆ فکرەکەی کاورای تی هەڵدریاک بەناوە کورد بە وەتەن فرۆشی بە کوردیەت کوشتن تۆ مەقامێ پەیاکەی تۆ بەشەری تۆ کەس حساوە بۆوەکە تۆ کەس بە حیچە دائەنی کورە ئینسانە خائن هیچ ئەربابێک هیچ ڕێزێکی بۆی نییە هەر وەختی مەیلی بێ ئاوسیەکە هەر وەختی مەیلی بێ سواریە بێ بارزانانی هیچ ئێرادەیەکی لە خۆی نییە هەر وەختی مەیلیان بێت وەکو عروسەق فیقەی لێ دەرتێرن مهم نییە کێ دەسی پیاکێشی ئەو فیقە ئەداتە دەرەوە هەر کە دەسی بیا بکێشێنێەوە فیقێنێ کارێکی نییە لذا ئەو ئتفاقاتانەی کە کەوت و ئێوە مشاهدەتان کرد گشتی تەئەتر و نەمایش بوو و ئەنجام بوو تەبریکتان پێژم خەستە نەون دەستان خۆشوێ گوڵێوە جەماڵتان ئافرین و خیرەت و مەردانەگیتان ئافرین و شەهامەت و ئینسانیەتتان ئافرین و سەداقەتتان وا کوردەواری داگیرکراو لەلایەن سووریە نابود بووکە و دەم ناکەنەوە ئافرین چەنێ مەردن ئافرین چەنێ بێبەرودوان ئافرین چەنێ حیزن ئافرین چەنێ خائنن ئافرین چەنێ پەستن بێکەرامەتن تەمامە ئەوانەتانە وا زیقە زیق و زاق و زووقە پێکاکا ئەکەن چ بێکەرامەتن چ بێشەرەفن چ بێدایک و باوکن چ پڕڕۆن چ بەچکە سۆزانین چ هەرچی و پەرچی و هیچ و پوچن ئەو بۆ دەنگ ناکەن ئەو بۆ ئیسەزاق و زووقتان نایێ کێ مەسئولە لە دەستچوونە ئەم کوردیەتەوە ئەم سەرزەمینەسە مشتێ ئەنتەر و مەیمونە وەکو ئێوە بۆ ئیسە دەنگتان دەرنایە سکوتتان کردگە ئەنتەر و منتەرە هێزهای دەرەکی خۆیەوە لە توو لە تاریختانە فکرتان نەکردگەسەوە لە توو لە تاریختانە ئەقڵتان قوفڵگە و معدە و ناوگەڵتان وازەیەوە یعنی خۆشە تۆ تۆزێ ئەحترام وەم قیافە و شکڵە کە شکڵت بەشەر ئەدەی بنی تۆزێ سعیکەی وەکو بەشەروی کوان ئەو جەماعەتە بێشەرەفە و دادە ئینسانیەتیان و لنگە ڕوت و پڕچە شوورە گوریلای ژن عالەمی گرت و کوان بڕۆن پرۆفایلە ئەمانە چێک بکەن گشتیان 2 ساڵە پێش و 3 ساڵە پێش گوریلا باز بووگن گشتیان دەی ئیستە بۆ مەسئولیەتەکەی ناگرنە ئۆهدە بێشەرەفانە بەرەی تەبلیغاتیە جوولەکە بۆ مەسئولیەتەکەی ناگرنە ئۆهدە بۆ دائیمەن ئێوەم سەرزەمینتانە وێران کرد و جنایەتتان کرد و لاخر و کەستان نەوە ساحێوی ئینگار نە ئینگار ماسنەوە بەدەمتان و دیار وێت ئینگار نە ئینگار کوا زاق و زووقە گریلا بازیتان ئاخر تۆخمە بەشار ئەسەد تۆخمە ئەلەوی تۆخمە ئەلیە خامنەئی تۆخمە جوولەکە ئاخر بۆ ئەم کوردەوارە فقط ئێمەی واتیان مەردە بووگە لە سەرزەمینێ فقط ئێمە مردوین یعنی مەرگتان خۆشە یعنی بوو ئەوە خاسن کۆرۆنا قەڕتان کا یەکتان بەسەرم خاکە نەمێنێ قەوم الفاسدین و فاسقین
بۆ ئیمڕۆ کەستان ناوێت و ساحێوی خۆ تا دوێ کە ئێوە ساحێوە چیقە چیق و قنبادان و پەرچ زل بوون گەشتەتان بۆ ئیمڕۆ ساحێبەم نابوودیە نیەن بۆ دەمتان داخستگە جەماعەتە ئەنتەر و منتەرە دەسە ئەم حیزبانە کاورای چڵکاو خۆرە بیر نەکەرە بێوجود تخمە عەلەوی تخمە جوولەکە مەرتیکەی خائن یعنی چۆن ئێوە قسە ناکەن وانە کوێ چیقە چیقکەرەکانە ئەفرین کوبانی بەچکە حەپۆ تەجاوز پێکریاگە دەسە دەوڵەتە ئێرانی نۆکەر خەسیا خاجە مەحرەمە دەوڵەتە ئێرانی و جوولەکەی جیهانی بۆ دەنگ ناکەن یعنی ئێوە بەشەرن خجاڵت ناکیشی ڕووی لەبەر ئاینە خۆت ئەوێنی چۆن قیزت هێت و ئەنواری تۆ خۆتا چۆن وە خۆت ئێژی پیاک کورە ناپیاک نابەشەر نائینسان بێکەرامەت جنایەتکار تخمە هەڵە پەڵەی هەرچی و پەرچی ئێوە بەچ کێن توخمە کێن کێ نانی نیاگە سەدەمتان کێ مەمکی نیاگە سەدەمتان بێکەرامەتینە چۆن ناون و خاوەنە ئەم نابوودیە و ئێمە هاوارمان ئەکرد مەکەن تەحویل بگرن جامعی فاسد تەحویل بگرن وا ئێژێ سەکسە مەحارم بێدادەکا بێدادەکا وا مەواد مخدر بێداد ئەکا وا کڵاو بەرداری و دزی و درۆزنی بێداد ئەکا وا باو کڵاوەنێتە سەرە کوڕ کوڕعینێتە سەرە باو خۆشکینێتە سەرە برا براینێتە سەرە برا کورە کڵاو بەردارە کڵاو چێ پولەکیە هاڕیاگە فاسدینە دەی واتان کرد بۆیە وا دروست بوو لەم جامعەم بۆیە واتان کرد چۆن ئێوە ناونە ساحێوە ئەوە یارانە ڕاپەڕین بۆ دەمیان داخستگە دەیخۆ ئەوەڵ دەفعە ئێوە بوون هاوارتان کرد مەکەنەم سەرزەمینە نابوود مەکەن چۆن ئەمانە ڕاحەتێ لەم سەرزەمینە ئێمەتێن و ئەڕۆن چۆن قارەمانن ئەم نادروسانە چۆن ئەم مردمە ناوێ بدالیان وەکو سەگ بیان تۆپێنی پەپەکەیی و حیزبی و پێشمەرگە و چۆن وەکو سەگ نەیان تۆپێنە نەمانە چۆن ئەگەر ئێمە پیاگین مردین ئینسانین ئیجازە ئەدەین مشتی فاسد و فاسقە پۆفیوز لە ناومانە زندگی بکەن ئەمانە فقط بۆ ئێمە دەمیان درێژە فقط بۆ نابوودیە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی دەمیان درێژە و پیاگن مشتێ بێوجودە بێدایک و باوک مشتێ توخمە تەجاوز توخمە عەلەوی ئەمە حکایەتە ئەم سەرزەمینە ئێمە بوو وا بەدەسە ئەمانە بەرەو نابوودی ئەچی اتفاقاتە ئایەندە ئەمتانە پێژێت ئەمە ئەوێنن وا ئیمڕۆ خۆتان کردگە سەکەڕ یانم های نەمان بیست من عینی ئەم قسانمە خەلی لەمە تونتر 4 ساڵی پێش وەختی ئەفرین کرد وەختی پێتانمت بڕۆن بەرێ خۆ بدەن تخمە سپای پاسدارانە سپای قودسینە بڕۆن بەرێ ئەوەنە بەرێ خۆتان بەن تا گیانتان دەردێ 4 ساڵە پێش وتم ماسەوە دەورە دەمتان دیاروێ بۆتان مهمە چوو نابود بوو کوردەوارە ئێمە لە ژێرە دەسە دەوڵەتە سووریا خۆتە ناویتە ساحێوی ئەوە ماڵە خۆتیش نابوو دەوێ پەلەمەکە حتا ماڵەکەوتێ حتا ئەوەی کە تەبەنە سەر سێنگە ژنەکەوتێ تێ پەلەم مەکەن ئەم منافقی و بێشەرەفی و فەسادە ئێوە یەخەی ئێوە بەرنادا تێتە ملتان ئەوە معجزە بوو 4 ساڵە پێش وەختی ئێوە بە پیشاوە کەنیشکە گوریلا دەستنوێشتانە گرت بە ئیدراری دەستنوێشتانە گرت ئەوە نەبەراتانە مقدس بوو
من هاتم وتم بڕن بەرێ خۆ بدەن سەباهیانە قوتس ئێستا پێدانێژم 10 ساڵی تر لەم ڕەوەندەوە ئەڕۆینە بەرەوە لە ناو ماڵەکەتا تەجاوز ئەکەنە ژن و کەنیشکەکەت تۆ باعیسیتی وا ئەکەن و ئەیوێنین و ئەم فەسادە ئەوێنین و ئەم نابودیە ئەوێنین جا تۆ سەر بکەرە ناوە کاوە لە فەسادت و کایشکە بۆ خوات سەر بخەرە ناوە ئاخۆرەکە و بخۆ ئیستە دەنگتان دەرنایە گشتان خۆتان کردگەز و فڵانە کەرە کەنارە خیابان کە ئەنەهوو تۆ نەبووی بەرەی تەبلیغاتیە پەکەکە و دەوڵەتە ئێرانی تۆ نەبوویت تۆ ئەم کارتە نەکرد تۆ حەپۆ بازی و گوریلا بازیت نەکرد تۆ شیعە بازی و ئێرانی بازیت نەکرد تۆ زەردەشتی بازی و ئاریایی بازی و ئەوانە ناکەی تخمە جوولەکە تۆ ئەمانە ناکەی ئێستا بڕۆن تەحویل بگرن ئای بەشار ئەسەد تەسبیت بوو فەهمیت سیاسەت چه شکلیە تێگەیت ئامریکا نەچوو بەشار ئەسەد بخا چوو ئینقلابیون لە بین بووە حاڵیت بوو خەتە قرمزی بۆ دانین و سەرۆخی پیاکەین و سەرۆخی لێدەین و لێدەین و کۆیەکەین و خواردن فەهمیتان ناسان چێیسە کاکە بەشار ئەسەد عەلەوی ماوە ئایسە با خاس محاسرەیەکەن جا تورکیە ئەمێنێت و ئەم گای مەتە دوورە شاخ وەشێنە لە پەڕۆی سوور و کوردباز بەچکە یەهودیە توخمە ئێرانی تەکە عەلەویە دەستپەروەردەیە یەهودە ئێرانی دەوڵەتە یەهود ئێران بێسنە دیارۆ ئەم بازیە سەرەگرێ و ئێوە تەماشایەکەن وەلێ ئێوە ماس نییەوە دەورە دەمتان و دیاروی 10 ساڵی تر من تێمەگرا پێتە ئێژم فاسدە کوڕە فاسد پێتم نەوت لە ناو تەخت خاوەکەی خۆت تێنە سەر سینگە ژنەکەت بۆت مهم نییە ئەو وەختە بۆت مهم نییە چون تۆ ئامەلەن بووگیتەوە ئەو کارە بۆ ئێستا بۆتان مهمە کوان ملتانەداتە دەرەوە 1 کیلومتر جگەر خوێنێ دەخوێنن کێنم جۆچکار و کارگەر کێنم کوە کوبانی ئێرە خەمین کوانەوانەوە قسە نەکرد گەوری لایە سەرێکیانە کوان کێ مەسئولیەتی ئەگرێتەوەتە کەس دیتە ئێوە نە سەرزەمینتان بۆ مهمە نە کەرامەتتان بۆ مهمە ئێوە مشتێ ئەنتەرن مشتێ بە کرێگیرا و مشتێ تەحقیر بووک مشتێ وە دوای داستان کەوتک مشتی شەهوەت پەرستە ناو گەڵپەرستە بێ موستەوان ئێوە من وەختە هاتم وتم ئێوە پیاگ نیەن یەکێکتان نێتیا وە ئیمان و لەسەرم سەرزەمینە دوژمنی کوشتوێت دائیمەن بە پوڵە مردم جنایەتتان کردوێەوە ئەوە لێتان دەرکەوت نایەوە خۆش